ناوچەی پیشەسازی سۆران و پێشانگەکانی ئۆتۆمبیل دەگوازرێنەوە. ئایا شوێنەکەی دەکرێتە چ پرۆژەیەک؟ هیچ شوێنێکی گونجاو بۆ ناوچەی پیشەسازی دەستنیشان کراوە؟ من پشتیوانکەریمم لەگەڵم بن لە یەک باسی ئەمڕۆ زانیاری ورد لەسەرەوە بابەتە دەخەمە ڕوو. ناوچەی پیشەسازی سۆران دەگوازرێتەوە و ئێستا کار لەسەرەوە دەکرێت شوێنێکی گونجای بۆ تەرخان بکرێت. بە پێی ئەو زانیارانەی دەست یەک باس کەوتون لە ماستەر پلانی گەشەپێدانی سنووری قەزای ناوەندی سۆران. ئەو شوێنە ئێستا ناوچەی پیشەسازی و پێشانگەکانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی لێیە دەکرێتە پرۆژەیەکی گەورەی گەشتیاری و پرۆژەکە تا سەر چیای بەنی باپشتیان درێژ دەبێتەوە. هەر بە پێی ئەو زانیارانە ئێستا لەلایەنە پەیوەندیدارەکان کار لەسەر دۆزینەوەی شوێنێکی گونجاو لەبار دەکەن بۆ ناوچەی پیشەسازی و پێشانگەکانی ئۆتۆمبیل. لەم بارەیەوە سەرچاوەیەک لە سەرۆکایەتی شارەوانی سۆران بە یەک باسی ڕاگەاند. ئەوە ئێستا باز دەکرێت تەنیا قسەیەکە بڵاوبۆتەوە، بەڵام لە داهاتوو بە هاو ئاهەنگی لەگەڵ ئیدارەی سەربەخۆی سۆران و قایمقامی قەزای ناوەندی سۆران باش هەڵسەنگاندن و دیراسەکردنی شوێنێکی گونجاو و لەبەر بێگومان دەبێت ناوچەی پیشەسازی بۆ پێشانگەکانی ئۆتۆمبیل بگوازرێتەوە، چونکە بۆتە هۆی جەنجاڵێکی زۆر لە شوێنەکە. ئاماژەشی بەوە کرد لە هەموو شوێنێک دەبێت ناوچەی پیشەسازی لە دەرەوەی شار بێت. کاتێک پرۆژەکە ڕەزامەندی لەسەردرا، ئەو ناوچەیە بۆ پرۆژەیەکی باشتر سوودی لێوەردەگیرێت. لە ناوچەی پیشەسازی سۆران سەدان دوکان و پێشانگای ئۆتۆمبیل بوونی هەیە. پێشتر لە ناوەندی شاری سۆران بوون، دواتر گوازراونەتەوە ئەو شوێنە ئێستا. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن هەر شاد بن.